کاک عیماد ئەو کاتت باش کاگەیت. کاک عیمادە تو پارێزەری لالالاڤی وەنیە؟ کاک عیماد خەواڵە چەند بە ئێمە گوتیە کە ئێوە شوقەیەکی زۆر زیاتر لە 1150 شوقەیە ماوەی ساڵێک تێپەڕیە کە عەقدتان لەگەریان کردیە ئەگەر لە ماوەی ئەو ساڵەی تەواونە ئەو مودەتەی پرۆتۆکۆلەکەی نووسیتان مانگانە $300 قەرەبوو دەدەنەوە ئەڵێن یەک فلسمان نەدرایتەوە لێشمان زۆر بێمنەتە و بەڕێزت دەڵێن زۆر بە بێڕێزانە مامەڵەیان لەگە دەکەی. کاک عیماد کۆمنتت چی لەسەرەوەی؟ کاک قادر ئەمە بایەشتی بەبرای خۆم برم موضوعی محامی عام يعني ئەگەر هەرچیش زانیشتووە عام محامی ئەگەر تەشی کرد لە بەرژەوەندی بەرامبەرەکەی نەبوو ئەوە دەڵێن محامیەشی خوانە ناسە و ئەو شتانەیە بەڵام ئەگەر محامیەکە لە بەرژەوەندی قسەی کرد و سەلاحدێن محامیەکی زۆر چاکە و پیاوی باشە ئەوە عام باشە برێ من بەڵێ ئەتو ئەو پرۆژەی باسی دەکەی پێدێن ڤینۆس تاوەر باشە ئەوەی نزیک مەتاڕی هەولێرە لالاڤ ئێرپۆرت بەڵێ نەخێر لالاڤ ئێرپۆرت ئەوەیە تو لێ لالاڤ ئێرپۆرت ئوستا ئەمە عەقدمان لەگەریان کردیە لە عەقدەکەی نووسیتمان لە ماوەی 18 مانگی کارکردن بەناو دەکەین تەسمیلتان دەکەیت باشە؟ بەڵێ وایە هەندێک تاخیر بوو ئەو خەڵکە دێتن 18 مانگی کارکردن ناکاتن ئەمە دەرم کاکە تەقویمی سێر دەکەن ئەم کاکە 18 مانگی تەقویمیە سێر دەکەی کە 16 مانگە کارکردن جیاوازە لە اختصاصی محکەمەیە یان اختصاصی محکەمە مانگی کارکردن دادەنێ باشە برای بەڕێز ئەوان دێن دەرێت ئێستا شتیواوە من وەکو مەحامی پێم گوتێ کاکە عەقدەکە تێ عەقدەکەشت هەموو مافێکی تێدایە باشە مافی تو تێدا زامن کرایە بە مەحامیان پیشان بدەن و شتیەوە دەرێن ئێستا دەمانەوێت دێن کاکە عەقدی ئەجری ئیجاری ئەجری مثلی پێدرێت ئەجری مثل لا دەبی دوو مەرحەلە هەبیتن ئەو قانونیە یەکە چا پێدەوتێت ئیستیلامی فعلی ئیستیلامی ئیفترازی لەناو عەقدەکەیدا هەیە ئیستیلامی فعلیش کە ڕوو بدا پرۆژەکە تەواوی وەردەگرنەوە دەرێم لەو دوو تاریخەی کە وەرتانگرتەوە ئەو وەختی بێتنە بەرگری خۆتانتان بستنە محکەمەی بە دوو جەلسە حاکم ئەوەشی دادەنێتن دەرێ ئەوەندە مانگەی کارکردنە و غەڕامی تەرخیریتان لەبۆ دەبەسێتەوە ئەوە وەکو مەحامی ئەوەندەی دەرێت چون پێ ئەمە ساحێب نیم من ناتوانم بێ ئێستا دەدەمەوە ئەوە لە دەدەمەوە ئەو زەکەوە هەدە خەڵکەوە دەرێت خەڵک تووڕە دەبێتەوە لە پێشە منیش ینی قسەیان کردن کات وەڵی لە گولی جوانی پێ نەگوتنیم کاتە عەقدەکەت وازەحە دەتانی بچێ محکەمەیان نیشتیشاری مەحامێکی پێ بکەی کاک عیماد برا پرۆژەکە لە 15 2022 باید تەواو بی ئەگەر هەموو جمعە و خوای قەوس هەموو کاتی پشوو باران و ناخۆشیەکانیش لێ فرێدەی دەبایە لە 15/5/23 تەواو ببایە ئەنگۆوە تو لە عەقدەکەی لەگەریان کردیە هەر مانگێک تاخیر بی $300 قەرەبوویان دەدەنەوە باشە بۆ ئێستا تەخیر بووە لۆ $300 نادەنەوە لۆ بستنە محکەمەی والله برادر ئەوە ڕێی مدیرە مدیر بەو نەوعی ئەوەی دەکاتن مدیر چێ ینی چێ مدیرە تو عەقدەکەت کرد ئەتۆ عەقدەکەت کرد بەڵێ من عەقدم کردیە بە سیفەتی وەکیل عەقدمان کردیە بە سیفەتی شەخسی کۆم نەکردیە بەڵێ ئەو شتانە هەر عەقدەی جیاوازە هەندێکێ مانگەکە هەندێکێ 3 مانگ هەندێک 4 مانگ زووتر تاقیتری تێدا یعنی شتێک نییە بێ عام بیدەمەوە برا 1125 شوقەیە یعنی ئێستا غەدرێک لەو خەڵکەی دەکرێوە کوردەیان شەریکەی تر ساڵێک تێپەڕیە لە وەختی خۆی لەناو عەقدەکەی نووسرایە $300 دەدەنێ لە هەر مانگێک تاخیر بی ئێستا پێیان دەرێن بڕۆ لە خۆتان شکایەت دەکەن
لەشک محکەمەی هیچتان بەدەست ناکەوی لەبەرەوەی ئەنگۆ پشتان هەیە. وهانية كقادر بشتمان هبين اشتوانية بخوي دعواشمان هي لوانية كابرا يستال دوبيتن دعوة بكاتن بس أتا استلامي فعلي رونا داتن حقي عالمي دهوا أول شو دو ماغا تقريبا ماغا قني وقت أوفا دبا استلام بكين يعني طواب بي برنامج برا وصالك تيبرية كاك ببي برنامج قلت نو ببي عقد قلت ببي برنامج سكان بدقيق دكان كاك قادر بله بەپی بەرنامەی خۆمان دەود و ماگەی دەبا ئیستلام بکەین ئەویش لەسەر زادە و شتەکان کە مەجارێکی تەواو نەبوو زادەکەش دەبی هەر هەمووی بکەین بەس پرۆژەکە نییە تا موافقەی وی ماوەگە تقریباً 50 ڕۆژێکمان پێوی بەس زادەکەش موافقەمان کردیە وەردەگیرین و خەڵک دەبی بێتە پێش دەچ و پرۆژەی دەبی حتمەن دادە هەبی ئاوەڕۆی دەبیتن دەبی مەجاریەکە بڕواتن ئەوە مشکلە ئەنگۆ دەبی کاکە ئەنگۆ عەقدتان لەگەریان کردیە ئەمە لێرە کاک ئەمن خانێژی گچکەم دروست کرد هەر مانجی 10,000 کرۆن تەخیر دەبی هەر هەفتەی دەکا $1,000 فعلەن 5 هەفتە تاخیر بوو عەقدەکە بوو بەبێ مەحکەمە کابرا 50,000 کرۆن لێ خۆش بوو برا ئەوە مشکلەی گۆیە تەخیر دەبی تەخیر نابێت و لەگە عەقدەکتان کردیا لەو عەقدە ئێستا پێیان گاڵتەیان پێ دەکەن دەرێن بڕۆنە مەحکەمەی یعنی ئەو شەریکەیە کە هەیتان کاکە گیان مۆزوعەکە ئەوە نیت شەریکەیەک هەیتمانیانە مۆزوعەکە یەک شتە کاکە دیاریکردنی ڕۆژی عەمەل دەبی مەحکەمە مفاتەحەی محافەزەی بکاتە چەند ڕۆژ عوتڵە بووە ئێستا ئەتوو بە خۆت مەحامی چەند تخوا کاک عیماد بە خۆت مەحامی چەند تەخیر بوونە ئەمن وەڵی ئەناری بەنێشی بەنەوەکێ لەوانەیە بە معەدەلی لێک دە بەگشتی بە معەدەلی نابی برای من بە معەدەلی نابی کاکە دامان نائی 500 کەسی وایە ئەو 500 کەسان گۆوەکو هەر لە بۆ خۆتان لە بۆ ئەخلاق و مزداقیەتی ئەو شەریکەتان نابی خاوەن وعدی خۆتان بن کە عەقدەک دەکەن لەگە خەڵک عقل لەبەر هەنجینێت مادەم تیجارەتە برێن لەو حالەتێکە بەرنامەکە پێویست نابێتن پارە تووشی شکالێکی مالی دەبی شتێوها دەبیتن نە پێت خۆش نییە ئەو شتە نەورۆ بەدا بس خەڵک فەنا باوە نیە بەڵێ بس عفوا بس باقسەکەی تەواو کرد موضوعەکە علاقەی باوەی نییە برێ ئەخلاقمان هەبی یانە چێمە تیجارەتی دەکەین کاکە تجارە دەگە ئەخلاق و مزداقەتی نەمینێ خۆت لا آخر أما تمشاكا أما عقدك كيديا عقدك آخر درجة جوانا شركش موافقاتي بس كيديا هيك بس المحامية بشان كاس عقد كابرا بخوي بنسيتنا وهذا بس أنا حق أودا بيدك إنسان زي كان جيني دميتن مصارش كتس دبيت سنابيتن ملا مسألة وعقد شو زود جوان ما لبويا كيديا أواج دخوان طان داوي ما فكيت شو محكمة ويقعد دا أستاذ کاک عیماد بە قوربان ئەوە ئەلفوبایە هیچ پێویست بەوە نییە تۆ عەقدەک دەکەی لە مەعبەری دوو کەس دەرێ ئەگە تاخیر بووم یەک مانگو دەبی پارەکەی بدرێتێ کە لێی بێمنەتی دەرێ بڕۆ مەحکەمەی یعنی ناتانەوێ بدەن یعنی ئەو فێڵە لەو خەڵکە دەکرێت توخایە قەوس شەریکات ئێستا لێرە ئایفۆنە دامەنە سامسۆنگە ئەگە مزداقێتی ڕۆی خەڵک شتی لێ ناکڕی بەس ئەوە یەکەم شەریکە نییان گۆ ئەو دەردەی دەدەنە ئەو خەڵکەی خەڵک پارەتان دەداتێ عەقدتان کردی لە ماوەی 18 مانجی تەسلیمیکەی دوای ئەوە دەڵێن نا جمعە و شەمۆکان حساب نەکرایە خۆی خەلەلە نەوعی تەوقیعەکەیەکە کرایە دەبا بڵێ لەو بەروارەی ئەمە وەردەگرین بەڵام ئێستا ئەوە شتان نەوزەر ئەوزە ساڵە شتێ پەڕێ ئەوزە نایان دەنە دەرێن بڕن لە خۆتان نە مەحکەمەی باشە یعنی گەلە قورسە ئەوە فێڵە لەو میلەتەی دەکرێتن نەو خەڵکەی دەکرێت کاک عیماد بە قوربان لالا فێڵ دەکاتن ساڵەکە لۆ پارەکەی نادەن مادام بە خۆتان ئیمزاتان کردیە کاکە جان بە برای خۆم برێم یەکەمیانەمە فێڵمان نەکردیا ئەی چی ئەوە چی پێ دەرێ ئەتۆ حالەتەکە دێتە پێشێ لە پێش اقتصاد و لە پێش ئابووری ئەوە مشکلەی خۆتانە شەریکات هەیە قەلۆش دەبی بە قوربان شەریکات هەیە قەلۆش دەبی بەس بەمساعدەشی برای خۆت کە بەڕوونی ئاخر ئەتو دەبێ ئەولا کاک عیماد بە قوربان ئەمە لێرەینا یەک ئەمە تەماشاکە ئەمە ڕوون دەکەمەوە تو بەرنامەی خۆت دادەنەی دە پرۆژەت هەیە یەک لە پرۆژەکانت فەشەل دەینیتن
یا یەک لە پرۆژەکان مەبیعاتی تەواو نییە، مەبیعات نافرۆشرێت، ئەتوو خەلەلێک لە تەوازنی پارە هاتون دەرچوونێ دەبیتن، هەتا تو خۆت ڕاز دەکەوە هەندێک خەلەل لەبە دروست دەبی، تاخیر دەبی، چ دەبی، ئەو شتانە ئەوە لە عەشائیری دەبی کاک عیماد دەتوو نانە لە قانون نییە کاک عیماد بە قوربان، ئەوە لە عەشائیری خاترگرتن هەیە کە تو عەقدەکەت کرد دەبی کە جێبەجێت نەکرد دەبی زەریبەکەی دابنەی. کاچی خۆم پارەیان بدەنێ دەبی پارەیان بدەنێ هەریەکە و مانگوێ $300 خۆی بدەیە چەندە ئەوە تو بەدی بۆ عەقدەت کردیە ئەدیە بۆ عەقدەی لەگە خەڵک دەکەن. والله من ڕاستە عەقدەکەمان کرد ئێمە چاوەڕێ دەکەین تەواو بیتن ئیستیلام بکەین کەسە تعویزیشیان دەکەینەوە ئەو دە بە مادی بی بە معنەوی بی خاصە پرۆژەکانی ئێمە زۆربەی کاتان پێشەژمانجی بەخوا ئەوەی لە کوردستان نەکارە بەیانی وەردەگرین ئەیانی شتێکیەوە کاک عیماد بە قوربان کوڕ کاچ خۆم ئەوە دەبتە عەشا ئەوە لە سەرف عەشەتو محامی عەقدەک دەکەی لەو بەروارەی ئەوە بوو $10 دادەنێم سەعاتی تەواو دەبی داوی بنەی نەک دوای بڵێ وەڵا خاتری زبرخانەی لەو دەگرم و کارەبای لێوەرناگرم یەک شتا من دەرێم بڕۆنە مەحکەمەیە تو بۆ بڕۆتە مەحکەمەی بۆ بڕاتە مەحکەمەی دەرێم ئەو هایلە بۆ دەکەم دەرێ تا عەشایی ئێستا بەس جابم چی لە بۆ بکەم پارەیان بدەنێ لۆ بستە مەحکەمەی کە پێی دەڵێ بڕۆتە مەحکەمەی بە دوو جەلسەی خلاص دەبی برای من بە دوو جەلسەی خەبیرە کاک عیماد بە قوربان ئەوە ئەلف و بایە 1 زائد 1 دەکا 2 کە لەو بەروارەی نەیان دەیە نووسیتان هەرمانجە $300 دەدەینێ وایە نا یعنی ئەوە خۆ علمە تەکنەلۆجیایە چی؟ هەژدە مانجی کارکردن کاکە هەژدە مانجی کارکردن زەربی سێی پێی دەکات تا 500 زەربیشتی دەبێتە 500 ڕۆژی کارکردن 500 ڕۆژی کارکردن مەحافەزە و هەروەها ئەنواع جەوی دەفاتە چەند ڕۆژ کار کرایە عەزیزی من 800 ڕۆژ بوو بۆ نمونە عەفوەن بەس قسەنەتی برای خۆت 800 ڕۆژی کارکردن بوو ناقسی 530 دەکرێت 530 دەکرێتن 260 دەکات 260 دابەشی 30 دەکەین هەژ مانگ دەدەچی هێنە و مانگ دەدەچی بە پێ ڕێکەوتی عەقدەکەی بەو شێوەیە برای ئەمن ناتانم دیاری بکەم مەحکەمە دیاری دەکات جانی من ئەوەی مۆزوع کاچی من بە قوربان یانی من نازانم قسەکەی من قانونیە ئوستاز ئەگەر سەری لێ دەرنەکەی نازانم بەڵام بخۆی وایە چۆن سەری لێ دەرناکەی بەرا قانونن وا دەرێ ئەم سبکەم یعنیە ئەس پێ ناکەی بەس کاک عیماد فێڵ لەو خەڵکەتان کردێ نووسان 8 مانگ نەتان نووسیە یەک قەوز 8 مانگ بەبێ ئێستا لێرە کە قسە لەگە دەکات دەرێ ڤارداگ واتە 5 ڕۆژی ئیشکردن لە تەنیشتی دەنووسرێ ئەتوو بە مەتاتی تێشتەوە ئێستا کە پێ دەڵێن دەرێ ئاخر ئەمن ئەنواعی جەویم لێک نەدایتەوە و شەم یەکشەم لێک نەدایتەوە ئەو شتانە دەبی هەموو بنووسرێ ئەو فێڵە لە خەڵک دەکرێ قانون وا دەرێ ئێمە فێڵمان لە کەس براکەم ئەمە فێڵمان لە کەس نەکردووە عەقدە کابرا بەخۆی استشارەی مەحامی پێ نەکردیە معلومات دەسن ێستا تاوپێکردی فێڵی چی ئەو چ فێڵەکە بابا ئەوە فێڵە ئەتوو کە دەڵێی 8 مانگ کاک عیماد خۆی قەوز ئەم پێ دەڵێم لێرە کە دەرێ 8 مانگ لە تەنیشتی دەنووسرێت یان ئەوە دەبی کە بەبێ شەموو یەکشەمەکان بەس ئاو هەوا هیچ ڕەبتی نییە لێرە بەفر دەباری تۆفان دەباری شەریکە ئیجبارە ئیش بکە ئەو ئاو هەوایە چیە دروستان کردیە لۆ خۆتان یعنی هەست براکەەوە بەس لە کوردستان هەیە ئەو قانونە قانونەکەی مەوا دەرێت ظروف قاهیڕەی پێ دەرێت باران دەبی لە عەقد بنووسرێ کاک عیمادەوت لە عەقد نووسیە ئەوەت لە عەقد نووسیە قانون نانێ قەوزیە قەوز ئەمە قانونی ئێمە نظام زەم چ دەڵێ با لەبۆ ڕۆنکەمەوە قانونی ئێمە قانونی مەدەنی لە سەردەمی ئیشتراکیەوە هەتا ئێستاویشی خۆیتی باشە ئەوانە هەندێک لە نظامی عامە بە خۆی بنووسینە نووسینە بوشی ئەوڕۆپای نییە کە ئەوڕۆپا ورد و دنیشتی دەنووسی لەبەر ئەوەی قانونەکەشیان بە ڕسمالی ئەو یە ڕسمالی نظامێکی خاصن ئەو مەفاهیمی قانونیە فاسدی چییە لەوەی جوانتر هەیە ئەوە لەبەر ڕوونکەمەوە
عقود مدني خاضعة لبو قانوني مدني بلاي برز كدالات كاتي عمل بمفتوحي هشتكي وآيات صغري عمله آيات صغري بارانا ناطاني شيء بكي أو شتانية أو اختصاصي محكمة بلا ري خبيرة شي دياري دكا بمفاتحة كردني محافظة وأنواع الجوي عزيزي من أو قانون الوضعي من وناظم أبش قانون خود في قانون مدني عراقي ده نسينا وقولي قانون الشتر بهرحال كاكمال من نامي زياتر أو كم أوي دكري نكر أو شريكين جوا همو أو شريكان تر يك دبي زور ورد بي دو كتأخير بدأي بارا بدرناك بدريته بلام كوادا كان أجد قانونيش خلق يعني نهاقي خلقك نيا بتخواه قوس نهاقي خلقك نيا كهمو شركاتنا مسؤولكتانا بشتا ببارا أو يخوتان دكان أو فعلا لو خلقانا دكري بالراسي لولاتي بقانونية وادكري هلا برهندي وادا بينين خلقك لسزادة رادو سدري أو دولة من دا أو همو باري لمن خوارد أو شركة فعلي ذا كردين دا باعون دا تابي أو بيو همو لدرنزامي أو لو هريمي هم مسؤولقانا بشت أو شركاتانا هم قانون يلبوخ أو خلقي سباس دا كم كاك عماد هذا يك بيعمي خوش ما دام مكونو كما إما مزاري وبرادرش شركة جودالتن راستا بروجكاني ما عند تاخير ومشتكي دارو دا بلام هر نهاتنا تجرنتيه كيا انقو هر تسليمي عندك كان تجرنتيه كيا لا نستل أوي بيبنيتن سي عمارة اشتواوا سي عمارة حاضرة نستل زادة وشتوا مزاري نبايا خلق تدابو كو بيتن دم هتواوية كين هل أول شيء خلق دعوة بكات تعويز هذا دينه يلقى هيت نية وشتا لا بوي مشهور بوا أستاذ أو بعض بروجين فيه بنوعي ليك شيء بلا مشتاقي زلل منجج نبوه وكنت دراسة تأخير بلا بري وكو دشتي بهاش بعض صالة ما يتوا وكو فلوريا ستي تازة تقطع كتير في باج صالة بعض صالة يا ما بدي ما نيشتي شيء خوش ما بدهم كذا كاك عماد من توزاني قتل شون قتل دزي اگر یک صد هیچ فرقی نیه او این گوش هلو چارچی و دستورته زور سپاس کاک بابا دو که پاره که عقدك لك خلقك دك جو خواني رأي عقدك خود نبي او تسمز داقتك او همو وكوت من نبوني حكومته قانونه اوه بالا دستي رئيس مالا لسر او خلق هزاري بارها الخوناكي من هربلم يك اتبريدو اما دزانين اولا اوروبا لولاتك قانون بها متان دك ونسزن بتزديما بس لبي قانونية باشا كاك عماد كاتب شكوش